چییە؟ نایە باوەشی برا گەورەت؟ برای من نی. ڕاوەستە کوریا ئەوە چی قسانە؟ لەکوێ فێر بووی قسانە؟ مامم خارم خوشکم هەمومان حاشامان لێ کردی ئەتو برای من نی. سەی جوام بکە کوریا ئەمن برا گەورەی توومە لە جیاتەوەی بە خێراتنم کێوە قسەم لەگەر دەکەی ئەگەر برای من بای نەدە گیرای لەسەر دزی. بیرەخلاق بە برا گەورەت نەهی ئەوە قسەی لەگە برا گەورەت دەکەی هەیدێنە هەی نەزان وازی لێ بێنە تۆ چیەکەیت لێرە؟ سەکەم نەماری خۆمانم هاتمەوە مارێ ماڵی تۆریە و لێرە بڕۆ. سەروین ئەمن برا گەورەتانم قسەی جوان بکە کامە برا گەورە؟ ئەو برا گەورەیە کە دزی کرد؟ دزیم نەکردی و قسەی زیادیت مەکە غەڵەتێک بوو کردبوو تەواو ئەو خەڵەتە بوو کە دایک و باوکی منی لە ناو برد. بڕۆ لێرە. ناڕۆم وازی لێ بێنە بڕۆ لێرە ئەگینە هەرچی دراوسی هەیە لێت کۆکەمەوە. ئەوە دەڕۆم بەس زارەچکە من نابینەوە ڕۆدەی ڕۆ دەگایە داخە